لە بۆڵە بۆڵی سۆش کەوتین ئەوە هیتەرەکەشم بۆ چاکردی. بۆچی بوو هیتەرەکە؟ وەڵا شۆتی لە پیا بوو هیم بڵێم شۆتی تیا بوو بەس چاکم کرد. باوکە تۆ دەرزی بڵم و دەرزیشم پێ ناڵێ؟ کچە منجا من دەرز بە کچی خۆم نەڵێم بە هەنارە جوانەکەی من ئێ بەش ڕۆڵ تو مامۆستا دەرسی پێ ناڵێت؟ با پێ ماڵێ بەس ئەمە ناچێتە مشکە ئەم دەرزیان. ئەمە چییە؟ لەبارە دراوسێوەیە. دراوسێ جا لەوە ئاسانتر هەیە وەرە کچی خۆم وەرە ئالێرە دانیشە ئاها دراوسێ جوان گوێ بگرێ کچی من. دراوسێ ئەجری زۆر گرانە لەسەر دراوسێ ئەبێ گەورە ڕێزی بچووک بگرێت بچووک ڕێزی گەورە بگرێت یعنی لە کاتی خۆشیە لەگەڵ یابی لە کاتی ناخۆشیە لەگەڵ یابی دراوسێ ئەوە دیسان مناڵی دراوسەیە ڕووی بابی بابتان ڕژبی ئاڕاوە. باقیان ئەرچۆنی سەرچاو تۆفەکەمان خۆتۆتە ناو ماڵتانەوە. ئەمە تۆ بێت تۆ بەهاوێشت ڕانەکەی تۆ کوڕی کێم زار وەستا مەولومە دەبێ کوتە خۆ ناو جەرگی بەرنامەوانیە ئەمە کوڕی مەولی ئەمرن من ئەوە مەولود وەرە عمرۆ فەرمو ئەوە چییە ئەو کوڕە تۆ هەتا ئەو نابێت نەسیحەتی کوڕەکە بکەیت چی بۆ کە حەمڕۆ کوڕە تۆ پێڵەوەتە ماڵەکەمانەوە چۆن چییە؟ کاکا عیبە کا حەمڕۆ جان نایمە دراوسێن عیبە لەسەر تۆپێکەوە بووی ناوێت چۆن ناوێت چۆن تۆپێک زۆتە ماڵی وەڵا هەڕۆحان چوو داوای لێبوردنەکەم کە حەمڕۆ جان داوای لێبوردن مەکە بڕ نەسیحەتی کوڕەکە بکە باشە بەسەر چاو وەڵا بڕەخوا حافیزە بێ نەوێ قساکەی تەلەفۆنکەم بۆ کەس و کارم بە ئارپیجیەوە بێن هەموو کووناو دەرەکەن لەبەر ئەوەی تۆ بێژی خسۆتە ماڵەکەت لەم دەقیقەیەش ناوێ مەرحەبایم کە ئەسڵەن کوێ تۆ برا گەورێک کە حەمڕۆ کوڕە بڕا بڕە حافیزە بێ کوڕم عیبە تۆ بۆچی خەڵک عاز دەکەی ئەوە دراوسەیە بێ ئەجلی دراوسێ بگرین تۆ بۆ واکەی بڕە ئەوە لێکم مەولو بووی بێ پیاوە یەڵە ژورۆ دەژورۆ باوکە زۆت خۆواز بێنە ئێستا هەر پێناوتم دراوسێ یعنی چی؟ دراوسێ یعنی قەبری ئاشدادی من ئەرێ دراوسێ شێتی کردم ئەرێ دراوسێ هاری کردم ئەرێ دەلاتوە دایکە تۆ بڵێ دراوسێ یعنی چی باوکم پێناوتم دراوسێ یعنی چی؟ باوکتی چی لەبەر عەسەبی خواگای لە خۆی نییە دراوسێ ڕۆڵە ئەجری گرانە ئەبێرە تنگانە فریای کەوین کە شتێکمان لێ قۆمە ئەو زوو فریامەکەی وەک لە خزمەکە بە قوربانە بێ ڕێزی لێ بگرین وەرە ژورۆ فاتر ئەو عیب ناکەی شەڵێتە خوارەوانێ ڕێزی خۆ بگرێ تۆ زیاتەکێتە تابێ باشە خوا هەزار دراوسی وا ببڕێ وەرژورچێ وەرە ئاخ حەمەڕۆ بە دەست دراوسی خراپەوە چۆن توش بووی ئەوە چیە بەستاقە بووم بۆ چیە گریت؟ کەسوانی دراوسم پێ ناڵێ وەرە بە قوربان با خۆم بۆ باس بکەم دراوسێ باش ئەبێ شتە باشەکانی لێوە فێربی ئەگەر شتێکی غەڵەتیشی کرد ئەبێ تۆ بۆی پۆشیت دراوسێ یەک دقیقە با جوابی ئەو تەلەفۆنە بەمەوە ئەلۆ پەیام خان چەند جار پێم وتی ئەو 50,000 بۆ بێنێرەوە باشە کاک بروسک من پێم وتت کە پارەکەت سەری مانگ ئێمەوە وەرە ئەمە 50 جار پێوتم ئەم مانگە نا ئەم مانگە ئەمە کەی بۆ مێنیتەوە وەڵڵا زۆر تاخیر بوو بەڵام کاک بروسک من پێم وتت کە پارەکەت ئێمەوە تو توزە لەسرم بۆستە دڵنیا بەلەوەی کە پارەکەت ئێمەوە کام سەری مانگە ئەم مانگە نا ئەم مانگە مانگیشترە ئەم جارە بۆم نێنیتەوانێ ڕێک بە باوک دەڵێم تۆ چ دراوسێکی کاک بروسک پێم وتیت کە پارەکەت ئێمەوە چۆنە بێت تۆ شتە بە باوکم بڵێیت خوا هەزار دراوسەی وا ببڕێ سبێنێ بۆم ئێنیتەوە لێ تەواو بەڵام دەخستەوە دەی پێم بڵێ دراوسێ چییە؟ دراوسێ باشی تیانە ئوف کەس پێم ناڵێ دراوسێ یعنی چی؟ هەنار بەڵێ مامۆستا چۆنی بەساقە وەڵا باشم ئەو ئەمڕۆ بۆ نەهاتی بۆ مەکتەب وەڵی مامۆستا دوێنێ باوکم شەڕێکی لەگەڵ دراوسەکەمان نایەوە منیش زۆر هیلاون خۆم لێ نەکەوت دەگوێ بگرێ ئەو من سفر تێمە لە ئیمتیحانەکە بۆ مامۆستا من نەزانم دراوسێ یعنی چی؟ ئادی پێم بڵێ دراوسێ واتای چی؟ مامۆستا دراوسێ سەری منی کرد بە قوڕە بۆ؟ لەبەرەوەی نەهێ جوانەکانم جوان فێر بم دەگوێ بگرێ بەیانەیە بێ دایک و باوکت بێنی بۆ قوتابخانە تێگەیشتی؟ باشە مامۆستا دە ئێستش بڕۆ ڕۆ بۆ ماڵەوە دەی